بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو قوتابیانی خۆشەویست لە دەرسی پێشتر دۆزینەوەی دەتائێژنۆتمان وەرگرت بەهۆی دەتائێژنۆتێفی مادەکان یەک دوو پرسیارمان حەل کرد لەسەر ئێستا دەچین یەک دوو پرسیاری تر فکرەی جیاواز حەڵ دەکەین لەسەر دۆزینەوەی دەتائێژنۆت بەهۆی دەتائێژنۆتێفی مادەکان یان دۆزینەوەی دەتائێژنۆتف بەهۆی دەتائێژنۆت هەردووشی دەکرێتن دەمانگۆ دەتائێژنۆت دەکاتە کۆی دەتائێژنۆتێفی بەرهەم کەم کۆی دەتائێژنۆتێفی کارکردو هەر یەکەیان زاران مۆلیان ئەو تێبینیانەمان وەرگرت دەتائێژنۆتێف دەکاتە سەفەر بۆ نمونە بۆ ئەو مادانە فلۆر کلۆر بڕۆمیۆد ئۆکسجین نایترۆژین هایدرۆژین یان توخمە سەربەستەکان یان هەندێک توخممان هەیە لە سروش بە چەند شێوەکەنە شێوە جێگیرەکەیان دەتائێژنۆتێفەکەیان دەکاتە سەفەر ئەو پرسیارەمان حەل کرد دەرسی پێشتر پرسیاری دووەمیشمان حەل کرد ئێستا گەر پرسیارەشی تر تەمەشاکەین ئەو پرسیارەکی گرنگە پرسیاری وزاریە فەرقی چییە لەگەر ئەو دوو پرسیاری پێشەوە کە مەحەڵمان کرد ئەلێرە تەبعاً هاوکێشەی نەدایە گوتمان ئەو پرسیارانەش پشت دەبەستن بەچێ هاوکێشەی کیمیایی هاوسەنگ پێمان دەگۆ ژمارکاری کیمیایی لەسەر کالێک دامەزداو دەرێ گەرمی کالێکی سووتانی گازی میتان بدۆزەوە کە CO2 H2O دروست بیت ئەگەر بزانی دەتائێژنۆتێفی مادەکان H2O CO2 CH4 یەک لە دوای یەک دەکاتە ئەو ژمارە سالب 285.8 یعنی H2O سالب 393 CO2 سالب 74.9 واتە CH4ەکە ئایا گەرمی کالێکەکە چەندە یعنی ئەگەر ئەو غازە بسووتێتن ئایا چەند وزە دەردەپەڕی چەند وزەمان دەداتێ گوتمان لە هەمووی گرنگتر ئاگادار بە لێرە هاوکێشەمان نییە ئەگەر لە پرسیار هاوکێشە نەدابووکە هاوکێشەی دەنووسین طبعاً بەپێی داواکراوی پرسیارەکە داواکراوی پرسیارەکەش یان سووتانە یان پێکاتنە ئێستا لێرە تەمەشاکەین دەرێ سووتان کەواتە لێرەمە هاوکێشەی سووتانی چ دەنووسین میثان سووتانی میثان یعنی چ یعنی مامۆستا مۆڵک مادەکەی کە هەیتمان واتە CH4 لە کارکردوو دانێ لەگەر چ لەگەر ئۆکسجین بەخۆشی پێ دەرێ لە بەرهەم CO2 دروست دەبی لەگەر H2O ئەگە نابیزانە بە پێی تێبینەکان هایدرۆکاربۆنە CO2 دروست دەکاتن لەگەر چ لەگەر H2O دروست دەکاتن کەواتەوە هاوکێشەکەمان نووسی یعنی وەکو پرسیارەکانی تری لێهات بەڵام هاوکێشەی کیمیایی بەبێ هاوسەنگکردن نابی ئیشمان بە هاوسەنگەکە دەبیت ئەگەر هاوسەنگ بکەین هاوسەنگەکەی ئاسانە کاربۆن لێرە یەکمان هەیە مامۆستا لێرەش یەکە واتە هاوسەنگە لە پاش کاربوون بڕۆ سەر هایدرۆژین لە ئاخری بڕۆ سەر ئۆکسجین چوارمان هەیە لێرە دوومان هەیەوە هاوسەنگم کرد ئەوجە ئۆکسجینەکەەوە لەو هاوسەنگ ژنەکەین هەر ئەتیادیە تەسیل لە نەتیجەکەت ناکات لەبەرەوەی دەتائێژنۆتێفەکەی سفرە ئەلێرە بۆ نمونە دوو ئۆکسجین ئەوەش دوو چوارمان هەیە کەواتە لێرە ئەوەش کردمانە چەند کردمانە چوار کەواتە ئێستا و پرسیارە وەکو پرسیارەکانی پێشەوەی لات هاوکێشەمان هەیە دەتائێژنۆتێفی مادەکانمان هەیە دێن دەتائێژنۆت دەدۆزینەوە دەرێن دەتائێژنۆت دەکاتە چ مامۆستا دەتائێژنۆتێفی بەرهەم مامۆستا دەتائێژنۆتێفی بەرهەم کەم دەتائێژنۆتێفی کارکردوو کەم دەتائێژنۆتێفی کارکردوو ئەو قسەی ئەگە لەسەر ئەو هاوکێشەی تەطبیق بکەین دەرێن مامۆستا دەتائێژنۆت دەکاتە دەتائێژنۆتێفی بەرهەم یعنی چ مامۆستا CO2 جارانی مۆڵەکەی مامۆستا یەکە دەگەمە کۆی کۆ دەتائێژنۆتێفی مامۆستا H2O جارانی مۆڵەکەی مامۆستا مۆڵەکەی دووە کەواتە دەتائێژنۆتێفی بەرهەم بەسم ئەو دوو مادەیە ئەو مادەکانم دانا هەر یەکە جاران مۆڵەکەم کرد کەواتە تەواو بۆ ئەوە بەرهەم دەڕۆینە سەر کارکردوو لە نێوان بەرهەم و کارکردوو مامۆستا کەممانەیە کارکردوو مامۆستا یعنی دەتائێژنۆتێفی CH4 جارانی مۆڵەکەی بکە مۆڵی CH4ەکە یەکە لە هاوکێشەکە جاران یەک ئۆکسجینەکە دووبارە لەبەرەوەی سفرەوە نەمنووسیەوە لە یاسایەکە CO2 دایتەمە ژمارەکەی چەندە سالب 393 لەوانە ئاگدار بە غەڵەت نەکەی جیان نەگۆڕی جاران مامۆستا مۆڵەکەی یەکە نەژنووسی ئەتیادیە یعنی ئەوە مامۆستا ئی ئاوەکەیە مامۆستاوە ئی CO2ەکەی دەرێت لە دوای یەک ئەوەش دەبیتە ئی CH4ەکەی لەوانە غەڵەت نەکەی ئاگدار بە لە جیان غەڵەت دەبی نەتیجەکەت دەگەمە ئاوەکە مامۆستا چەندە ئاوەکە سالب 285.8 جارانی مۆڵەکەی مامۆستا جارانی دوو کەواتە ئەوە بەرهەمم چ کرد بەرهەمم تەطبیق کرد ئاوەکەم لە جێ خۆی دانا CO2کەشم لە جێ خۆی دانا ژمارەکان دەچمە سە کارکردوو کەم کارکردوو چەندە CH4ەکە گوتمان سالب 74.9 مۆڵەکەشی چەندە یەکە نەژنووسی ئەتیادیە کەواتە ئەو حساباتەی دەکەی دەتائێژنۆتەکەی دەردەینی دەرێ دەتائێژنۆتەکەی دەکاتە چەند دەکاتە سالب 890.2 کیلۆجول کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چێ وەڵامی ڕاست دەبیتە لە قیبی یعنی ئەگەر یەک مۆڵ لەو غازە بسووتێتن
890.2 کیلۆ جوڵ لە وزە دەردەپەڕێنێت. وەکو لە دەرسی پێشتر وەرمانگر گوتمان دەکرێت پێت برێ ئەدی ئەگە 2 مۆڵ وستێت ئەگە 3 مۆڵ وستێت یان ئێستا پرسیاری هەڵ دەکەین بۆ نمونە مۆڵەکەت بە حازری ناداتێ بارستە و بارستەی مۆڵی دەداتێ ئەتوو کە وزەکەی دەدۆزیەوە دوای مۆڵەکەی لەلایەک دیاری دەکەیت جارانی وزەکەی دەکەیت یان دەتوانانی پەیوەندی دروست بکەیت لە نێوان دەتائێژ نۆت لەگەر مۆڵەکەی بە دوورا دونێوان بێ وزەکەی بدۆزیەوە کەواتە ئەو وزە ئیچەندە مامۆستا سووتانی مۆڵێک لە چ لە CH4 مۆڵێک لە CH4 بسووتێ ئەوەندە وزەی دەردەپەڕێنی وەکو گوتمانە بزانگو پرسیارەکە پێ دەرێت 2 مۆڵ 3 مۆڵ وەکو پرسیاری ئاسنەکە هەڵمان کرد دەتوانی بێ دیاری بکەیت ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە گرنگەکەی ئەوە بوو هاوکێشەی نەدابوو هاوکێشەکەمان نووسی لەبەرەوەی باسی سووتانی کردبوو بە پێی سووتان نووسیمان ئەگە بیگۆتو پێکاتن یعنی مادەکەمان لە بەرهەم دادەنا توخمە سەرەتایەکان لە کارکردو داماندەنا ئەو پرسیارش پرسیاری پێداچنەوەی بەندەکەیە لە امتحانی وزاری شایتەوە پرسیارەی باشە دوو فکرەی تێدایە ئێستا تەمەشای دەکەین فکرەی یەکەمی چییە فکرەی یەکەمی ئەوەیە دووبارە هاوکێشەمان نییە هاوکێشە بەڵام ئەلێرە دەرێت چێ پێکاتنی ئەو مادە هاوکێشەمان نییە بە پێی پێکاتن دەینووسین دەرێ بڕی وزەی دەرپەڕی بە کیلۆ جوڵ چەندە لە کاتی پەیدابوونی 30 گرام هابزانە لێرە دەرێ 30 گرام لە SO2 پەیدا بیتن ئایا چەند وزە دەردەپەڕیتن ئەوە مۆڵە بارستەشی دایتەمە ئەمن جارێ بارستە و بارستەی مۆڵیم ناوێ یەکەمین شت گوتمان ئەوە ئیشمان پێ هاوکێشەکەیە هاوکێشەکە لەبەرەوەی دەتائێژنۆت FeSO2 یعنی بە پێ پێکاتن دەینووسم پێکاتن یعنی چ دەمانگۆ مامۆستا مادەکەی هەیتمان مۆڵێک مادەکە لە بەرهەمدانێ توخمەکان لە چێن دەردانێ لە کارکردو لە چ دروست بووە لە گۆگرد لەگەر چێ لەگەر ئۆکسجین کەواتەوە هاوکێشەکەمان نووسی کە هاوکێشەکەت نووسی هاوسەنجی دەکەی گۆگرد یەک لێرەژێک ئۆکسجین دوو لێرە دوو کەواتە هاوکێشەکە بەخۆی چییە بەخۆی هاوسەنگە کەواتە ئەو هاوکێشە لەبەرەوەی دەرێ پێکاتن یعنی مادەکە مۆڵک مامۆستا لە بەرهەم دادەنین توخمەکان لە کارکردووی دادەنین ئێستا لێرەش ئەگە بیگوتو بە گەرمی سووتانی SO2 مادەکەمان لە کارکردوو دادەنە لەگەر ئۆکسجین دەمانگۆ SO2 زائیدەن O2 لەبەرەوەی پێکاتن بوو کەواتە هاوکێشەکەمان بەو شێوەی نووسی ئێستا دێین وزەکەی دەدۆزینەوە کە وزەکەمان دۆزیەوە ئەوجە دەیگۆڕین دەیکەینە داواکراوی پرسیارەکە سەرەتا ئەمە دێین وزەکەی دەدۆزینەوە 1 مۆڵ لە SO2 1 مۆڵ لە SO2 دوای دەیگۆڕین دەیکەینە ئەو مۆڵە یان بۆ نمونە ئەو گرامە دەرێن دەتائێژنۆت دەکاتە چێ دەتائێژنۆت ئێفی بەرهەم کەم دەتائێژنۆت ئێفی چێ کارکردوو کەواتە مامۆستا دەتائێژنۆت یەکسانە دەتائێژنۆت ئێفی بەرهەم یعنی SO2 جارانی مۆڵەکەی مامۆستا یەکە کەم دەتائێژنۆت ئێفی کارکردوو ئەوە نانووسمەوە گۆگر سفرە ئۆکسجینیش سفرە کەواتە دەرین دەتائێژنۆت یەکسانە بە چێ دەتائێژنۆت ئێفی SO2 چەند دەدایت ئێمە سالب 296.8 کەمی سفری دەکەی هەروکو خۆی دەکاتن مامۆستا چ کیلۆ جوڵ ئەوە دەتائێژنۆتمان دۆزیەوە ئیچ مامۆستا پێکهێنانی مۆڵێک SO2 ئامزانەوەی دۆزیمانەوە مامۆستاوە دەتائێژنۆت یعنی لە کاتی پێکاتنی 1 مۆڵ لەو گازە یان لە کاتی سووتانی مۆڵێک لە گۆگرد ئەوەندە وزەیە چی لێدێ ئەوەندە وزە دەردەپەڕی ئەدی ئەگەر 30 گرام لەو گازە پێک بیتن مۆڵە بارستەی دایتەمە ئایا چەند وزە دەردەپەڕیتن گوتمان لەبەرەوەی بارستە و بارستەی مۆڵ تەیەوەرە بیکە مۆڵ مامۆستا مۆڵ دەکاتە بارستە لەسەر بارستەی مۆڵی بارستەکە چەندە مامۆستا 30 بارستەی مۆڵەکەی دایتە تو چەندە مامۆستا 6 کەواتە مۆڵەکەی دەرهینایە مۆڵەکەی دەکاتە چەند بە نزیکەی مامۆستا 0.47 مۆڵ ئەوەی جارانی ئەو وزەی بکە دەرین دەتائێژنۆت دەکات سالب 296.8 جاران ئەو مۆڵەی بکە جاران 0.47 بکە دەکاتە ئیسی گرامی چەندی دەرهینای نەتیجەکە مامۆستا دەکاتە 139.5 کیلۆ جوڵ کەواتە ئەگەر 30 گرام لەو گازە دروست بیتن مامۆستا ئەوەندە وزەیە دەردەپەڕی 139.5 کیلۆ جوڵ لە وزە دەردەپەڕیتن یان وەکو گوتمان دەتوانی وابیکەی مامۆستا دەتائێژنۆت با برین ڕێگای دووەم هەروەها مۆڵ پەیوەندی دروستکەی
مامۆستا 1 مۆڵ سالب 296.8 ئەدی ئۆ.47 مامۆستا دەتا ئێژنۆتەکەمان نییە دووبارە و هەزارانی دەکەی دەتا ئێژنۆتەکەی دەکاتە چ دەکاتە ئەو ژمارە سالب 139.5 کیلۆجول کەواتەوە پرسیارێکی گرنگ بوو دوو فکرەی تێدا بوو فکرەی یەکەم وەکو پێشەوە هاوکێشەکەمان نەبوو لە بەرەوەی پێکاتن بۆ فکری پێکاتن نووسیب فکرەی دووەم بارستە و بارستەی مۆڵی دایکەمە جارێ ئیشمان بەوەی نییە بارستە و بارستەی مۆڵی هەتا وزەی خۆمان دەدۆزینەوە ئەو وزەی کە دۆزیمانەوە دایدەنین مۆڵەکە دیاری دەکەین یەکسەر چی لێ دەکەین جارانی دەکەین یان دەتوانانی ئەوها بە دوولا دونێوان یەکسەر بیگۆڕی کەواتە کە لە هەڵبژاردن لۆ دێتەوە ئاگادار بەوەی هەڵنەبژێری ئەوە لەو پێکاتنی مۆڵەکە ئەدی ئەگەر ئەوەندە مۆڵە دروستبی ئۆ.7 مامۆستا جارانمان کە دەکات سالب 139.5 لە کیلۆجول ئەوە بەنسبەت ئەو پرسیارەش کە هەمان بوو ئەو پرسیارەی هەیتمان ئەو پرسیارە ئێستا لەو پرسیارە پێچەوانەی پرسیارەکانی ترە پێچەوانەی ئەو سێ پرسیارەی پێشەوە هەڵمان کرد ئەلەو پرسیارە ئەگەر تەمەشا بکەین ئەو جارە چی دایتەما ئەو جارە گەرمی کالێکی دایتەما گۆڕان لە ناوەڕۆکی گەرمی دایتەما بزانە دەتا ئێشەکەی دایتەما دەرێ گۆڕان لە ناوەڕۆکی گەرمی دەکاتە ئەوەندە یعنی لێرە دەتا ئێژنۆتی دایتەمە دەرێ سالب 92 کیلۆجوڵە ئەمە لەو پرسیارانی پێشەوە ئەومان دەدۆزیەوە ئەلێرە دەتا ئێژنۆتەکەی دایتەمە دەرێ ئایا دەتا ئێژنۆت ئف چەندە گەرمی پێکاتنی ئەمۆنیا چەندە لەوانی تر گەرمی پێکاتنی مادەکانمان هەبوو لە ئاکشەکە دەتا ئێژنۆتمان دەدۆزیەوە بەڵام ئەلێرە دەتا ئێژنۆتەکەی دایتەمە دەرێ ئایا دەتا ئێژنۆت ئف چەندە دەتوانین هەمان یاسا بەکاربینین مامۆستا دەتا ئێژنۆت دەکاتە چ دەتا ئێژنۆت ئفی بەرهەم کەم دەتا ئێژنۆت ئفی کارکردوو دەتا ئێژنۆت ئفی بەرهەم کەم دەتا ئێژنۆت ئفی کارکردوو ئەگەر لە یاسایەکەی دانین دەتا ئێژنۆتمان هەیە مامۆستا سالب 92 لە جێمدانا دەتا ئێژنۆت ئفی بەرهەم چییە مامۆستا ئەمۆنیا ئێنێشتری بەرهەم ئەمۆنیایە ئەوە لە جێی بەرهەمدانە جاران مۆڵەکەی دوو ئەوە نەمان بوو کەم دەتا ئێژنۆت ئفی کارکردوو چەندە سفرە ئێنتو مامۆستا سفرە گازە ئێشتو مامۆستا سفرە گازە دەمانگۆ حەفت گازەی کە هایتمان نایترۆژین هایدرۆژین ئۆکسیدین سفرە کەواتە لێرە دەتا ئێژنۆت ئفی ئەمۆنیامان نییە دەرێن دەتا ئێژنۆت ئفی ئەمۆنیا ئێنێشتری دەکاتە چ مامۆستا دەتا ئێژنۆت یعنی سالب 92 دابەش چ دابەش دوو دابەشی دوی بکە دەکاتە چ سالب 46 کیلۆجۆل لەسەر چ لەسەر مۆڵ کەواتە مامۆستا ئەلێرە لەو پرسیارەی بەهۆی دەتا ئێژنۆت هاتی چمان دۆزیەوە مامۆستا دەتا ئێژنۆت ئفی ئەمۆنیامان دۆزیەوە گەرمی پێکاتنی ئەمۆنیامان دۆزیەوە پێچەوانەی پرسیارەکانی ترا ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە لەسەر دۆزینەوەی دەتا ئێژنۆت بەهۆی دەتا ئێژنۆت ئف یان بە پێچەوانە دەتا ئێژنۆت ئف بەهۆی دەتا ئێژنۆت ئەو پرسیارانە هەمان شێوەنە ئەگەر بە خۆت کردت پرسیارەکی باشە و پرسیارە ئەگەر تەماشای بکەیت چی دایتە تو لێرە دووبارە گەرمی کالێکەکەی دایتە تو بزانە ئەوە یعنی دەتا ئێژنۆت وزەکە ئەوجە لەبەرەوەی لێرە یعنی موجەبە دەتا ئێژنۆتەکەی دایتەمە دەکا موجە 572 کیلۆجوڵ دووبارە لە پرسیارەکە دەرێت چم لۆ بدۆزەوە دەرێ ئایا دەتا ئێژنۆت ئفی ئێشتۆ چەندە دەتا ئێژنۆت ئفی ئێشتۆ چەندە گەرمی پێکاتین لێ وەکو پرسیاری سەرێ بەس یەک تێبینی بەنسبەت ئەو پرسیارەی لێرە ئاوەکە پێکاتن نییە لێک هەڵوەشایە شی بوویتەوە یەکەمین شت پێویستیت بۆی هاوکێشەکەی پێچەوانە بکەیت یعنی ئاوەکە بێتە چ بێتە پێکاتن دەرێت چ کالێکەکە پێچەوانە دەکەین وای لێ دەکەی پێش ئەوەی یاسای بنووسیت دوو ئێشتو زائیدەن ئۆتو بەرهەم هینامە کارکردوو بردمە بەرهەم کەواتە نیشانەی وزەکەش ئاگادار بە پێچەوانە دەبیتن یعنی دەتا ئێژنۆت دەبیتە چ سالب 572 کیلۆجۆل ئەو زەدەی دەتا ئێژنۆت ئفی ئاوەکە دەدۆزیەوە مامۆستا دەتا ئێژنۆت ئفی بەرهەم کەم دەتا ئێژنۆت ئفی کارکردوو کەواتەوە فکرەی گرنگی تێدا بوو مامۆستا ئاوەکە پێکاتن نییە لێرە لێکەڵۆشانە سەرەتا هاوکێشەکەمان پێچەوانە کرد نیشانەی وزەکەش موجە بووە چ بووە سالب ئەو زەدەین دەتا ئێژنۆتەکەی چ لێ دەکەی دەیدۆزیەوە ئەوە بەنسبەت پرسیارەکانی هەمان بوو لەسەر چ لەسەر دۆزینەوەی دەتا ئێژنۆت بەهۆی دەتا ئێژنۆت ئفی مادەکان پرسیارانەش هەمان شتە وەکو واجب دامانایە تەمەشای بکە استیفادەی لێ دەکەیت ئینشاءالله دەرسی دابێ ڕێگەی دووەم وەردەگرین دۆزینەوەی گەرمی کالێک دەتا ئێژنۆت گۆڕان لە ناوڕۆکی گەرمی بەهۆی یاسای چێ بەهۆی یاسای هیچ هیوادارم سوودتان وەرگرتبی هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم